دەروین و پاوان کێژن هەرچی هێژن با بێژن وازیان لێ بێنە بڕۆن ناشرین زمان درێژن ڕێی ڕۆشتن لەگەڵ ئەوان چاوی یا خواری و لێژن نابم بە دۆست و یاریان با بمێنم بەێژن قوربانی ساتێ ڕووخۆش دۆستی کۆن و لە مێژن گەر لە بیرم کردوەرن کاکە خوێنم بڕێژن لازۆ شاخەوام بڵێم دوژمنیان زمان درێژن عەبەی حاجی سەردار دوژمن نەکوژن ئەینێژن محەممەد ڕەحاڵ بڵێن دۆستی کۆن و لە مێژن محەممەد ڕەحاڵ بڵێم دۆستی کۆن و لە مێژن دەمود لە دین لای دەبار چی سەر بە مێزەرە وامزانی تیشی چاوت تیشی خۆر و لێزەرە دەمود حۆری و پەریە ئاخر ئەو کا بەشەرە هەر باوەڕم نەدەکرد خۆ بە ئەم فشەکەرە وتم ڕسمێ بنێرە بەس بەبێ ئەو فلتەرە دەرچوو برژانگ سناعی جود لێویشی فیلەرە عەدەسە بوون چاوانی کە دەمود وەک نەشتەرە کێ دۆستی وەک تۆی هەبێ لە ژین بەشی زەرەرە مستەفای حاجی ڕزگار دوژمنی فشەکەرە عەبەی حاجی سەردار عەبەی حاجی سەردار لە ڕۆژی غیرە تێدا دەبڕۆ پەنایی بووە بەرە ئەحەیە شرەف دەدوێنم دوژمنی خۆ نۆکەرە مستەفای کاوە جامتی کسراوە نۆکەرە ئەحمەد بزێنی بڵێم دوژمنی فشەکەرە لە خزمەتیدا هەما لە خزمەتیدا هەما چون کوڕە تێکۆشەرە مستەفای حاجی ڕزگار مستەفای حاجی ڕزگار لە قەزیەیەی سیباقە مامەجا خۆ خەتەرە دەی جانم هەیجا ئەمە و باڵ بۆ سوورەکەی یارم نامەی بۆ ناردم وتی وەرە بمبینە حساب بۆ یاسا مەکا بیشتێنە کەرەنتینە هەستام و لە ماڵ دەرچوون پێم لێنا بۆ ماشینە کەوتمە ڕێ وردە وردا بۆ لایە و نازەنینە جوانم لەگەڵ بەڕێ کرد دەستم گێڕا لە سینە پڕ بە دڵ ماچم کردن ئەو دوو لێوە شیرینە لە کاتی گەڕانەوەم دەرنەچووم لە کەمینە سەیری ئەملاوە ملاو کرد چوار دەورم یەک زەمینە پێیان گوتم کوڕی باشکوای ئیجازە دەربینە بەم کاتە لەکوێ بووی بەم شێوە ناشرینە هەر درۆم بۆ ئەکردن کەس نەبوو بیکاپینە یەکێ وتی ئەو کوڕە دیارە کەسێ بەدینە ئەوەی تیاوتینە ئەمە ئەهلی ئەوینە تۆ سەیری لاملیکە هەموو جێگای مژینە لە جوانێ هاتووەتەوە بۆیەوە سوروشینە بۆ حاڵەوە بینیمیان پچڕان لە پێکەنینە حکومەت هەر شتێ بڵێ ناچارێ مەش رازینە ئەوەی کە من کردم ئێوە مەیکەن خەڵکینە ئەوەش بەزمی کرن ئەو مەفرەزە و کەرەنتینە لازۆ شاخەوام بڵێم گەنجی قۆز و بەدینە عەبەی حاجی سەردار دوژمنی مێک زەمینە مامەم مچە تەقەکەی دەمبەن بەو مێک زەمینە هاکە بینی دێوانە کەوتە ناو مێک زەمینە یەکجاری شێتت دەکا ڕەشی خاڵی ڕوخساری دڵ دێوانە کەوتووە داوی زوڵفی ڕەشماری ئاخری دەم سووتێن هێڵکچە بە دڵداری تۆی شاد دەبمەوە کەینێ شاد ببمەوە مامە گیان بە دیداری ماشەڵا هێندە جوانە وەکوو گوڵی بەهاری عیاری تۆ عیاری عیاری بیست و چواری ڕۆژی جارێ ببرسا دەناکوانی
قعدة كيا متى حاجي رزقاري لخزمتي دا هما دلي سوبا سالاري محمد رحاب لم بتاريخ وبرواري أحي أشرف دروين مشرقي لجنابته مليا برنبا مشاري مصطفى كاوجام في جوبنا وانجلشاري أحمدي بزيني بدوج من دكاياري كسرى ديوان أبو أو تتقي وقرداري لخزمتي داها ما هات مقوع شوكناري مصطفى حاجي رزقار توش نبي أبب يزاري بو حما باوي آقای وەسای کوێقای یەکەم فیلم بەرداری سڵاو لە ڕهێڵکاوە لە جووت پەنجەی بزماری پەنجەی وەک ئەژدی هاوماری دەی تاقانەکەی ئەی گیان حاڵم پەرێشان دەکات و برجی پەرێشانم منیان کوشوە بەجارێت و برۆی وەکەوانم هەرگیز بۆم نابن سحر و ڕەمزی چاوانم یە من عاشقی ئەو کاتم زوڵفت دێتە سەرشانم لە باتی جارێ سەجار دڵ دەکەم بە قوربانم خۆلێت کەم نابێتەوە بمکە ئاوسەری ژیانم باڵقەی دەستگیرانیم بچێتە پەنجەکانم لە پای یەکتری بمرین بوون و نەبوون وماندێ کێ چاوی پێدڵ نایە دەیکوژم ناحەزاندێ مستەفای حاجی ڕزگارە مڕۆ منم میواندێ سڵاو بێ لە ئۆباما و لە دەست و لە سوکاندێ لە خزمەتیدا هەما بمرن ناحەزەکاندێ لە خزمەتیدا هەما بتۆپن ناحەزەکانتێ دەی گیانم یاوڕێیان لۆمەم مەکەن دڵ شکاو هێندە گریام و بێنە ساریک بوو بینایی چاو مچڕکەم بەلەژدا دێکە لاک و کەوتم ناماوە هیوام بەخۆم نەماوە وەک قوماربازی دۆڕاو هیوام بەخۆم نەماوە وەک قوماربازی دۆڕاو بغز و غەم و تەنیایی دەوریان لێدام لە پڕتاو دەست و لاقم لەرزۆک من دڵکون و پشتەماو غەریبم لە شاری خۆم ڕوت و قوت ناماو غەریبم لە شاری خۆم ڕوت و قوت بێکە زاماو خودایە دەبم کوژا لەم ژینا ببم تەواو ئەحمەدی بزێنی چون سەیدەلیان هەیە ئەوان لە کەرکووک بەناو لە خزمەتیدا هەما بەندی بۆ بڵێم لە لێشاو لە خزمەتیدا هەما بەندی بۆ بڵێم بە لێشاو دەڵێن عیلاجیان زۆرە هەیە نەخۆ بە لێشاو لە خزمەتیدا هەما مستەفای کاوەجامتی سڵاو لە پیاوی بەناو ئەحەیە شرف دەدوێنم ئەمڕۆ من لە لای ئەحا بە قۆری چایم بۆ هاو محەمەد ڕەحال بڵێم بە دۆست محەمەد ڕەحال بڵێم بە دوژمن دەڵێن گەواو عەبەی حاجی سەردادەنێم لە پێناو لاز و شاخەوام بڵێم بەندی بۆ بڵێم سەرچاو بەندی بۆ بڵێم بە سەرچاو بۆ کوڕەکەی شاخەوان بە یەعنی مامە لازۆ بەندی بۆ بڵێم بە تاوان مستەفای حاجی ڕزگار بە دوژمن